بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان دوای شکستی کۆبوونەوە پێنج قۆڵیەکان سەبارەت بە قەیرانەکان یاریمی کوردستان تا ئێستا واردەی دەستپێکردنەوە گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان دیار نییە. دوای نزیکەی 2 ساڵ لە قەیرانی سیاسیێرم تاکو ئێستا لایەنە سیاسیەکان بۆ چوونێکی ئاوبەشیان نییە سەبارەت بە شێوازی دەستپێکردنەوەی گفتوگۆکان بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. بەمیاندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی لەتیف نێروەیی وتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی و کامران بابانزادە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروە لە هەولێرەوە کاروان هاشم ئەندامی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تاوتوێن پرسە دەکەین. لە سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. پشتیوانیەکی باش دەکرێت. دوای پەیامەکەی مەسعود بارزانی یەکێتی نیشتیمانیش نەخشەڕێگەیەک لە سەر کێشەکانی هەرێمی کوردستان ئامادە کات و داوا کات لایەنەکان لەسەر کاندیدێک بۆ پۆستی سەرۆکی هەرێم ڕێک بکەون. دەستەیەکی 5 کەسیش لە سەرکردەی 5 هێزە سەرەکیەکەی هەرێم بۆ چارەسەرکردنی کێشەکان پێک بێنرێت. لە سەرەتای قەیرانی سیاسی و دارایی هەرێمەوە چەندین پرۆژە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان پێشکەش کران، بەڵام بەهۆی نەبوونی ئیرادە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە پرۆژە و دەستپێشخەریەکان سەریان نەگرت. دوای نزیکەی 2 ساڵ لە قەیرانەکانی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بۆ چوونێکی هاوبەش لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ شێوازی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان نییە. پارتی دیموکراتی کوردستان باز لەوە ئاکات جارێکی دیکە کۆبوونەوەی 5 قۆڵی ئەنجام نادەنەوە و کۆبوونەوەی 5 قۆڵی کۆتایی هاتووە و پێویستە لایەنە بەشداربووەکانی حکوومەت و پارلەمان بەیەکەوە بەشداری بکەن لە گفتوگۆکان. یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە دوای نەخشە ڕێگای خۆیدا داوا کات دەستەیەک لە سەرکردەی 5 هێزە سیاسیەکەی هەرێمی کوردستان پێک بێنرێت بۆ چارەسەری کێشەکان تا هەڵبژاردننی داهاتوو. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامیش ڕایان وایە ئەبێت کێشەکانی هەرێمی کوردستان لە نێوان 5 لایەنە سەرەکیەکەی هەرێم چارەسەر بکرێن. گرژی و ئاڵۆزی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و ناتەبایی نێوانیان لە کاتێکدایە شەڕی داعش بەرەو کۆتاییت چێت و هیچ پاساوێکیش نامێنێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. دۆ سپاس بۆ هەمەدەبوونتان کاگرێتی بەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا لەوە دەست پێ بکەین نەخشە ڕێگاکەیەوە بۆ مەسەلەی کێشەکانی هەرێم و گفتوگۆی داهاتووی نێوان لایەنە سیاسیەکان بۆ کوێ گەیشت. بەڵێ زۆر سپاس سڵاو ڕێز بۆ میوانە بەڕێزەکان و بۆ بینەرانی بەڕێز. نەخشە ڕێگای ڕەشنووسی نەخشە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستان چەند قۆناغێکی بڕیوە. یەکێک لەوانە لە 2 کۆبوونەوەی مەکتەبی سیاسی دوای تاوتوێکردن و هەڵسەنگاندن و کەمکردنەوە و زیادکردنەوە ڕەزامەندیان لەسەر دەربڕیوە و ڕەوانەی ئەنجومەنی سەرکرداتی کراوە. ئەنجومەنی سەرکرداتیش 2 کۆبوونەوە، بەڵام لە هەر کۆبوونەیەکە چەند خۆلێک ئەنجام دراوە. بێگومان ئەم نەخشە ڕێگایە یعنی خۆی لە ئەساسدا 3 تەوەری سەرەکی لە خۆی دەگرێ. تەوەری سیاسی کە چەند خاڵێک برگەیەکی سەرەکی لە خۆی دەگرێ، تەوەری ئابووری و لە هەمان کاتیشا پرسی ڕێفراندۆم و سربەخۆی. ئەمانە چەندین خاڵ لە خۆی دەگرن. بۆیە ئەم ینی هەڵسەنگاندن و تاوتوێکردن و دەربڕینی ڕەزامەندی وەگەشتن بە بڕیارێکی کۆدەنگی پێویستی بە کاتێکی زۆر هەیە، بە تایبەتی بۆ حیزبێکی وەکو یەکێتی، یعنی ئەو ئازادیەکی وا تایەتی کە هەموو هەواڵێک بتوانێت بە ئازادانە ڕێی خۆی، سەرنجی خۆی، تێبینی خۆی، ڕخنەی خۆی دەرببڕێەوە. لە هەمان کاتیشە ئەم سێ بوارە پێویستی بە ئەزمون و شارەزایی و پسپوری هەیە و جگە لەمانەی کامان لە قیادە ئەم هەڵسەنگاندنە بکراوە پێویستی بە خەڵکی دیکەش هەیە کە لە دەرەوەی کۆبوونەوەکان بەڵام پاڵپشت بنیان بەشدار سەرنجی خواندن. لەبەرەوە ئەمڕۆ کۆبوونەوەی دوام جار سەرکردەتی کۆبووتەوە
تا ڕادەیەک لەسەر زۆرینە خاڵەکان ڕێکەوتون بەڵام پێویستی بەوە هەیە کە لە کۆبوونەوەی داهاتووە بگەنە بڕیاری کۆتایی بۆی ئەو سەرنج و تێبینیانەی کە هەیەی وە زیاتر دەوڵەمەندکردنی پرۆژەکە و بە شێوازێک بێ کە ببێتە بەدەستێنانی ڕەزامەندی ڕەهای هەواڵانی سەرکردایەتی و دواتر بنێرم بۆ ئەنجومەنی ناوەندی ئەوانیش ڕەزامەندی لەسەر دەر زۆر باش ئەم پرۆژەی ئێوە دواتر ئارەسی لەنە سیاسەکانی دەکەن یاخود دەتوانێت ینی چارەسەرێک بێ بۆ ئەم دۆخە خۆی ئامانج لەم پرۆژەیە چارەسەرکردنی قەیرانەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە بەڵام ئەم پرۆژەیە کە دەبێتە نەخشە ڕێگا و دەبێتە سیاسەتی یەکێتی بوو ساڵی 2007 بەبێ هەماهەنگی و بەبێ بەشداری و بەبێ کۆبوونەوە لەگەڵ هێزولانە سیاسەکانی دیکەی کوردستان ناتوانێت ئامانجی خۆی بپێکێ بەڵام پرۆژەکەش شتێک نییە تایبەت بێت بە خۆدی یەکێتیە تایبەتە بە دووخی هەرێمی کوردستانەوە لەبەرەوە بێگومان لایەنەکانی دیکەش من لەو بڕوادام ینی پێشوازێکی گەرمی لێ دەکەن و بێگومان ئەمانش هەوڵ دەدەم بۆ دەوڵەمەندکردنی ئەو نەخشە زۆر باشە بە زۆر بە کورتی سەباردەوەی کەم پرۆژێتەنە لە قازانجی یەکێتییان لە قازانجی لایەنەکانی تریشە وا نووسراوە بۆ دۆخی هەرێم پرۆژەکە لە قازانجی هەرێمی کوردستانە قازانجی خەڵکی کوردستانە چونکە دەستنیشانکردنی کێشەکانە و چوونەتی چارەسەرکردنی قەیرانەکانە و تێپەڕاندنی ئەم دۆخەی ناهەموارەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمەش بەچی ئەگەر بە دوو دەستەواژە ئەمە دەکرێت بە هاوسەنگی و بە شەڕەکەتێکی ڕاستەقینە کە ئێستا لە کوردستان نییە نیەتی نەخێر زۆر باشە مامۆستا جەنابشت بە خێر بێت بە بڕای بەڕێزت هۆکاری درێژەکێشانی قەیرانەکان لە کوردستان بۆچی دەگەڕێت یاخو کلیلی چارەسەر لای کێیە بەڵێ دەستخۆش بەناوی خۆی گەورە میێرەبان سڵاو لە بیسەران و بینەرانی ئەم پرۆگرامە و سڵاو ڕێزم بۆ ئەو بەڕێزانی کە پێکەوە هاوبەشین لە قسەکردن لەسەر ئەو تەوەرەی کە جەنابەت دیاریت کردووە و پرسی گەرمی ئەمڕۆیە بەڕاستی قەیرانەکانی هەرێمی کوردستان من تەسەوڕ دەکەم بەشێکی دەگەڕێتەوە بۆ شێوازی حکومڕانی کە لە ساڵی 1992 دەست پێ دەکات لە هەرێمی کوردستاندا بۆی کە ئێمە شتێک هەیە کە غیابی سیستەمە و لە غیابی سیستەم هەمیشە پەنابراوەتە بەر منطقی هێز و پەنابراوەتە بەر ئیستیغلالکردنی داهاتی ئابووری و هەروەها پەنابراوەتە بەر تەوزیفکردنی ڕەهەندەی اقلیمی و دەولیەکان بۆ ئەوەی کە هەمیشە لە هەرێمی کوردستاندا چوارچێوەیەک نەبێ پێی بوترێت چوارچێوەی سیستەم و لێرەوە من وا تەسەوڕ دەکەم لەم دۆخولەی پەرلەمان قۆناغێک بڕابەوەی کە هەرێمی کوردستان هێواش پەرلەمان بە پێم دەسەڵاتی کە لە وڵاتان لە سیستەمی پەرلەمانی هەیەی بۆ ئەوەی کە ڕۆڵی یاسایی و هەروەها ڕۆڵی ڕقابی و لێرەوە ئێمە هەنگاو پاوین بەرە و دامەزراوەی لە هەرێمی کوردستان بەڵام لە دوای پەخستنی پەرلەمان و ئەم قەیرانەدارایی کە هات بەڕاستی گرفتی گەورەی بۆ هەرێمی کوردستاندا دروست کرد من وایە تەسەوڕ دەکەم قەیرانەکان تایبەتە بە ستایلی حیزبایەتی بەشێکە لە هەرێمی کوردستان ستایلی حیزباری تا ئێستا ئەم ستایلە مۆدیلەیە کە لە هەفتایەکان و لە شەستەکان و لە هەشتایەکان هاتووە بۆی کە حیزبی شمولی دائیمەن قەنەعەتی وا دەبێت قۆڕغی کۆی کایەکانی دەسەڵات و قۆڕغی کۆی کایەکانی ئابووری بکە لە هەرێمی کوردستان و هەمیشە تعدودیت با بڵێن زۆرێک بێ لە جوانکردن نەک زۆرێک بێ لە شەراکردن لە شەراکەت و بەشێکی تایبەتە بەم ڕەهەندەی ئیقلیمیانەی کە هەمیشە پاڵپشتە بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان سیستەم و دامەزراوەی بەرقەرار نەبێ من پێم وایە ئێمە هەر کاتێک قسە لەسەر گۆڕانکاری بکەین دەبێ بیر لە هەموو ئەو کارەکتەرانە بکەینەوە کە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە دۆخێکی پڕ لە قەیرانی ئابووری و سیاسی لە هەرێمی کوردستاندا دروست کردووە و بە قەنەعەتی من ئەم دۆخی لە هەرێمی کوردستاندا دروست بووە پێش ئەوەی کە قەیرانی دارایی بێ قەیرانی سیاسیە لەبەرەوەی قەیرانە داراییەکانیش دەرهاویشتە و بەرئەنجامی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان سیستەمێکی حکومڕانی تەندروستمان هەبێ بە دڵنیاییەوە ئەو کاتەی ئێمە با بڵێن داهاتی شەفافمان دەبێ و خەرجێکمان نابێ پڕ لە گەندەڵی بێ و هاوڵاتی کوردستان بە متمانەوە دەڕوانێتە واقعی ئابووری لە هەرێمی کوردستان بۆیە بابرین قەیرانی دارایی و کۆی قەیرانەکانی ترکە حالەتی دەرونی و سایکۆلۆژی هەرێمی کوردستانی تووشی پرسەی کردووە هەموو ئەمانم پێم وایە دەوەستێتە سەرەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستاندا لە قەیرانێکی سیاسی قوڵدا دەژین و
پێویستیمان بۆیە لە سەرتاوە گەرمانێک گۆڕانکارێکی ڕیشەی گەورە بکەین ڕاست لەم ڕۆای هاتووە هاوڵاتیان و خەڵکی سادە قسە لەسەر موچە و لەسەر باری ئابووری دەکا بەڵام سیستەمی حکومڕانی خراپەکەی بۆی کە زوومی قەیرانە بنەڕەتیەکەی لەسەر زیهنی هاوڵاتیان دۆرخستەوە بۆ سەر قەیرانی ئابووری ئەجینە قەیرانی ئابووری و قەیرانەکانی تر هەر هەمووی داها دەرهاویشتەی قەیرانە سیاسیەکانە لە هەرێمی کوردستاندا. یعنی ئێستا پێ قەیرانی دارەی قەیرانێکی دروستکرا بۆ قەیرانی سیاسیەوە ئەمە مۆزوعێکە با بڵێن چونکە کە لە هەرێمی کوردستاندا تۆ داهات شەفاف نەبوو لە بەردەم هاوڵاتیانی داهات شەفاف نەبوو لە بەردەم پەرلەمان و ئەو دەستە و دامەزراوانەی کە ڕۆڵی ڕقابە دەجێڕن بۆ چاودێریکردنی باری ئابووری و داهات و کارگەڕی لە هەرێمی کوردستاندا بەتەکید کە تۆ شتێک تێدا بەرچاو ڕوون نەبووی مافی خۆتەکە گومانی پێبەری وەسیقەی پێنەکەی بۆیە ئەمە وامان پێ دەڵێ کە هەرێمی کوردستان ئەو قەیرانەدارایی هەیە ڕەنگدانەوەی سیستەمێکی حکومڕانی هەرێمی کوردستانەوە لێرەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا متمانەی بەم واقعدارایی و ئابوورینێک کە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ بۆ چونکە قەناعەتی بە شێوازی حکومڕانی نیە لە هەرێمی کوردستاندا. بەڵێ سپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەڕێستان ئەگەر بچینە هەولێر لای کاکاروان کاکاروان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بە مەسەلەی و کاری درێژە کێشانی قەیرانە سیاسیەکانی هەرێم بە بڕای بەڕێستان بۆچی دەگرێتەوە سەبارەت بۆش کە پێشتر دوایین پامی بارزانی ڕاگەنرا کە یەکێک لە خاڵەکان مەسەلەی گۆڕانکاریکردن و لە سێسەرۆکاتەکەی هەرێمی کوردستان هۆکاری چی بوو کە گۆڕانکاری نەکرا لەم سێسەرۆکاتەنەی وەکو بزوتنەوەی گۆڕان ئامادە بوون بۆ ئەم گۆڕانکاریە لە سێسەرۆکاتێکە؟ ێوارەتان باش سڵام هەیە بۆ بینەرەکانتان و بۆ میوانە بەڕێزەکانتان. طبعا هۆکاری درێژەکێشانی ئەم قەیرانە لە کوردستانە من بۆ خۆم پێم وایە گەڕێتەوە بۆ کامڵ نەبوونی پرۆسەی دیموکراسی لە کوردستانە. ئێمە ئەگەر دیموکراسیەکی کامڵ و ڕێکمان هەبایە لە کوردستان ئێمە لە 2013 کۆتایی بە ویلایەتی مەسعود بارزانانی هات ئێستا شتێک نەبوو بە ناوی قەیرانی سەرۆکایەتی هەرێم و ویلایەتی مەسعود بارزانی بەڵام کە پرۆسەی دیموکراسی لە کوردستان کامڵ نیە قەیرانی سەرۆکایەتی هەرێم لە 2013 دێ بۆ 2017 لە 2016 و 15 کە بەپێی ئەو قانونەی لە پەرلەمانەوە دەرکراوە خۆیان ئامادەنین التزامی پێوە بکەن درێژای کێشە تاکو ئێستا بۆ ئێمە پێمان وایە پرۆسەی دیموکراسی لە کوردستان کامڵ نیە. ئەگەر پرۆسەیەکی دیموکراسی کامڵمان هەبوایە نەئەکرا بۆ دەستبردن تەنها بۆ هەمارکردنی یاسایەک لە پەرلەمانی کوردستانەوە تۆ بێیت موسسەی پەرلەمان کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە بە زەبری هێز دای بخەیت بۆ ئێمە سەرچاوی قەیرانەکان بۆ وەگەڕێنەوە و پێشمان وایە هێزێکەیە لە کوردستانە بە هیچ شێوەیەک ناوێت دیموکراسی لە کوردستانە کامل بێ چونکە هەمیشە ئیسفادەی لەم دۆخە فەوزەویە نادیموکراسی بینیوە بۆ گەشەپێدانی خۆی بۆ گەشەپێدانی باری دارایی خۆی و حزبەکەی و بنەماڵەکەی. لەسەر آخر پەیامی مەسعود بارزانی بۆچی ئێمە تا ئێستا نەگەیشتین بە ڕێکەوتن ئێمە طبعا پێشتر بەداخۆ زۆر جار بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان ئێمە پێمان وا بوو جۆرێک بوو لە مجاملەکردنی پارتی دیموکراتی کوردستان ئەهاتن غەڵەتەکانی کوردستانیان دابەشە کرد بەسەر هێز و لایەنە سیاسیەکانە گوایە ئێمە وەکو بستنەوەی گۆڕان پشتی ئەو غەڵەتانە شمان بەرەکەوێت کە ئێمە هێزێکی عیناد و ئینکارین لە کاتێکە ئەسلی کێشەکە ئەمە نەبوو ئەسلی کێشەکەەوە بوو ئێمە دەستمان بردو بۆ هەمارکردنی یاسایەک کە پێمان وایە سەرچاوی کێشەکانە لە کوردستانە کە پێمان وایە ئەم سیستەمی سەرۆکایەتیە کوردستانی بەم ڕۆژە ڕەشەکەیانەوە لە ڕێگای پرۆسەیەکی دیموکراسی لە ڕێگای پەرلەمانی کوردستان بە هاوبەشی لەگەڵ سێ هێزی تری سەرەکی کوردستانە ئێمە ئەم هەنگاوەمان ناوە و هەموو ئەو هەنگاوانی ناومان هەنگاوی قانونی دیموکراسی بوو بۆیە بەداخەوە هاتن ئێمان بۆ تۆمەتبار کرد گوایە ئێمە ئینکارین. لە آخر پامی مەسعود بارزانی ئێمە پێشوازیمان لەو خاڵە کرد کە ئاڵەیە بێ هەر سێ سەرۆکایەتەکە بگۆڕێت چونکە ئێمە پێمان وایە کێشەکان شەخسی لە کوردستان بەڵام مادام کراوە بە سەرچاوەیەک بۆ تێپەڕانی دۆخەکە ئێمە ڕەزامەندیمان دەربڕی کە ئێمە ئامادەین سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕین بە مەرجێک هەردوو سەرۆکایەتەکەی تر بگۆڕە بەڵام بینیمان تەنها چەند هەفتەیەکی خایان پارتی دیموکراتی کوردستان لە پەیامەکەی خۆیان پاشگەز بوونەوە و ئێستا کۆمەڵێ قسە و کۆمەڵی لە دوانی تریانێک کە زۆر دژی ئەو پەیامەی مەسعود بارزانیە و ئێمە پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەمە مەبدەئی ڕاستی پارتی دیموکراتی کوردستانە سوورە لەسەر ئەمە و تاکو پارتی دیموکراتی کوردستان سوور بێت لەسەر ئەم هەڵوێستون مەبدەئی خۆی ئێمە پێمان وانییە بە ئاسانی بتوانین چارەسەری دۆ خێرمی کوردستان بکەین ئەگەر ئێمە و هێز و لایەنە سیاسەکانی تر لە نێو خۆی یەکگرتو یەکدەنگ و یەکهێز نەبین بۆی ڕوبەڕووی ئەم تەحەدای پارتی دیموکراتی کوردستان بینەوە لە کوردستانە. بەڵێ زۆر باشە کات ئێستا کێشەکە پەیوەندی بە خودی پارتی و چارەسەری خۆ پەیوەندی بە یەکگرتووی ئەو هێزانەوە نییە کە پێشتر ئەو هێزانەوەیە کە پێشتر پرۆژەیەکی ئاو بەشیان نەبوو.
بەڵێ یەکەم وەکوتە کوردستان بەربەستە لە بەردەم بەرەو پێشچوونی پرۆسی دیموکراسی لە کوردستان. ئەگەر دیموکراسیەکی کامڵمان هەبوایە ئێستا نەبووایە ئێمە مناقەشە لەسەرەوەکەین مەسعود بارزانی بێتەوە سەرۆکێرەم یانە بێتەوە سەرۆکێرەم. مەسعود بارزانی بەپێ ئەو قانونەی کە لە 2005 خۆیان دایانناوە بە زۆری نەتیان پەڕانەوە. مەسعود بارزانی لە 2013 ویلایەتەکەی کۆتای هاتووە بەپێ ئەو قانونەی کە پارتی و یەکێتی لە 2013 لە 30 حوزەیران بۆیان درێژ کردەوە لە 19 ئاب کۆتای هاتووە. بۆیە وەکوتم پارتی بربەستە لە بەردەم پەرە پێشچوونی پرۆسی دیموکراسی لە کوردستان و ئەمەشی بۆ چۆتە سەر لە بێهێزی و پەرتەوازەی هێز و لایەنە سیاسیەکانی تر بووە لە کوردستان. ئێمە لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ سێلایەنەکەی تر یەکدەنگ و یەکڕەنگ بووین، توانیمان 23 حوزەیران بکەین، بەڵام بەداخەوە دواتر پەرتەوازە بووین. وەکوتم یەکترمان تۆمەتبار کرد بزوتنەوەی گۆڕانی نادار فڵان هێزوایە. ئێستش من پێم وایە تا ئێمە یەکگرت و یەکڕەنگ و یەک هێز نەبین ناتوانین ئەم تەحەدای پارتی دیموکراتی کوردستان کە تەحەدایەکی گەورەیە لە بەردەم بەرەو پێشچوونی پرۆسی دیموکراسی لە کوردستانە بشکێنی. زۆر باشە بەرەز و هەندێک کێز ڕەنگە لەم دۆخە نافەوزایە سوود وەربگرن، ینی بۆچی سوود وەردەگرن؟ کێ بەرژەوەندی لەمانەوەی ئەم دۆخەیەدا کە خەڵک تێیدا ببێتە قوربانی؟ بەڵێ وەکو کامەرانش ئاماژەی پێدا ئەوتی دەراویشتە من ئەڵێم دەراویشتە دروستکراون ئەم قەیرانانی کوردستان. ئێستا هەمووان ئاگدارین ڕۆژانە سەروی 600,000 بەرمیل لە نەوت ئەفرۆشین، داهاتی مانگانی نزیکی ملیارە دۆلارە بێتەوە. ئەگەر موچە بە کاملی وەکو جاران دابش بکرێت پێویستمان بە 750 میلیۆن، ئەمە بە قسەی خۆیان کەچی ئەبینین موچەکە بە نیوە موچەش ئەوان نایدەن و کەس نازانێت سەرچاوی ئەم پارەیە داهاتی ئەم پارەیە بۆ کوێڕا بۆ لای کێ. طبعاً ئەگەر منەڵێم کەس نازانن، بەڵام ئێمە ئازانین تەنها پارتی و لەناو پارتیشە چەند کەسێک مستەفیدن لەمە. بۆیە ئەوان بەلایەوانەوە کێشە نیە خەڵکی کوردستان برسی بێ، ڕاتبی نەبێت، تووشی کێشەی کۆمەڵایەتی بێ. ئەوان گرنگەوەی خۆیان دەوڵەمەندکەن، خۆیان بەهێزکەن لەسەر حسابی خەڵکی کوردستان، بە ناوی خەڵکی کوردستانەوە چن اتفاقی نەوتیەکەن، بە ناوی خەڵکی کوردستانەوە ئەچن سەردانی هێز و لایەنە سیاسەکانی ترەکەن، بە ناوی خەڵکی کوردستانەوە هەر کاتێک بیانەوێ ئەچن پەیوەندیەکانیان لەگەڵ بەغدا چاکەکەن، هەر کاتێک بیانەوێ کۆتایی بە پەیوەندیەکانیان بە ناوی خەڵکی کوردستانەوە چن بۆ تورکیا، چن بۆ ئەوروپا، کەوابێ پارتی دیموکراتی کوردستان مستەفید بووە لەم دۆخە. بەڵام ئێمە و لایەنە سیاسەکانی تر بەداخەوە بەشێک لە لایەنە سیاسەکانی تر تەنها پشتیوانی پارتی دیموکراتی کوردستانن، لەمە ئەگەرنا بەشدار نین لە قەراری سیاسی لە کوردستانە. بەڵێ سوپاس دەکەم، دواتر گرم بۆ لای بەڕێستان کەک لە تیفەگە بگرم بۆ لای بەڕێستان سپارت بوو کێشانەی کێستەر لە کوردستانە کێشەی دارایی، کێشەی سەرۆکایەتی هەرێمی، کێشەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کەویش دواتر ئەویش هاتووەتە سەر. ئێستا لە نەخشە ڕێگایەکەیەوەدا باز لە چارەسەربوونە کێشەی سەرۆکایەتی هەرێم و دروستکردنی دەستەیەکی 5 کەسی دەکات. پێتان وایە ئێستا بۆم خۆناغە جاوە دووبارە مەسەڵەن ئەمە زیندوو بکرێتەوە دەستەیەک پێک بهێنرێت؟ بەڵێ هەرچەندە ئەمە ئەم نەخشە ڕێگا بڵاو بووتەوە، بەڵام بە شێوازێکی فەرمی بڵاو نەبووتەوە. لەوانەیە ینی ئەو مافەمان نەبێ ئێستا قسە لەسەر ناوەڕووکی ئەو نەخشە ڕێگا بکەین. بەڵام ئەمە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە هەستی بەوە کردووە کە یەکێک لە قەیرانە سەرێکەکانی هەرێمی کوردستان پرسی سەرۆکایەتی هەرێمە. جا ئەگەر لە ڕووی یاساییەوە ینی نەیانتوانی بگەنە نەتیجەیەک یان ئەو هەوڵانەی کە دراون بۆ ئەم پرسیە چارەسەر نەبێ، ئەمە یەکێکە لەو ئەگەرانە. و ئەگەر ئەو پێشنیارەی یەکێتی بتوانێ کەسە یەکەمەکانی هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستان لەسەر یەک مێز کۆ بکاتەوە بوو بڕیاردان لەسەر هەم بەڕێوەبردننی شێوازێکی کاتی حکومڕانی هەرێمی کوردستان، هەم بڕیاردان لەسەر گەڕانونی پرسە چارە نووسەزەکان. ئەمە مەرحەلەیەکی انتقالی کاتیە تا هەڵبژاردن بکرێ. ومە لە زۆر وڵاتە حاڵەتی وە ڕوویداوە ئەزمموی وە زۆرە. و ئەگەر بە شێوازێکی دیکەگەر ئەم هێزولانانە کەسە یەکەمەکان بەشدار خۆی هوکارێک کە وەزعی هەرێمی کوردستان وای لە هاتووەوەیە کە هەموو هێز و سیاسەکان بە شێوازێکی هاوسەنگ بەشدار نین لە بریاردان، بەشدار نین لە بریاردانێکی ڕاستەوخۆی دۆخی هەرێمی کوردستان بەشێکی کە وەزعەکە وای لە هاتووە. ئەمە وا دەکا کە تۆ بۆ ئەو مەرحەلە ئینتقالیە کەسێکەمەکان بتوانن کۆ ببنە، چکە هۆکارێکی سەرنەگرتنی دانوستانی پێشوش کە ئەوەی خۆلی پێشوو کە ئەوەی پەیوەست بوو بە سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە ئەوە بوو کە کەسێکەمەکان بەشدار نەبوو لە دانوستانە.
ینی تیمەکان یەکەم جار لەسەر ئاسی باڵا بوون هەر کۆبوونەی لە دوای کۆبوونە پلە بەرزەکان پاشەکشیان دەکرد دوای وا لێ هات لە هەندێک تیمی دانوستان کەسی چوارەمیشی تیانە بوو لە حیزبەکانە ئەم پێشنیارەی ئێستا ئەمە ڕێکەوتنی لایەنە سیاسەکانە لەوانەیە ینی بە شێوازێک بێ ینی بریاری گرنگ نەدەن لە مەرحەلەدا تا قۆناغی ئەم قۆناغی ئینتقالیە تێدەپەڕێ دەگاتە هەڵبژاردنەمە یەکێکە لە ئەگەرەکانیان چارەسەرەکان و بەڕێی من ئەگەر هەموو لایەنەکان لەسەر متتەفق بن ئەو بیانوێش نامێنێت کە بڵێن هەموو دەسەڵاتێک نەک ئەمە بیانوشەوە حقەت هەموو دەسەڵاتێک بەدەست پارتیەوە بێوە پارتی بە ئارزی خۆی بڕیاردەدا لەسەر پرسە جیاجیەکان و پرسە چارە نووسازەکان ئەمە وا دەکات دەرگا دەکاتەوە بۆ لایەنەکانی تریش بەردام بەشدار بن لە زۆر باش بەس ئێستا بەچوین تۆ پارتی هەموو دەسەڵاتەکانی لای هیچ دەسەڵاتێک لای لایەنەکانی تر نییە یعنی ئەگەر سەیری کەیسە سەرەکیەکان بکەین یعنی ئەوەی کە پێی بڵێن سەرروک جا سەرروکی هەرێم بێ سەرروکی حکوومەت بێ سەرروکی ئابووری بێ سەرروکی ئەمنی بێ سەرروکی پەیوەندیەکان بێ سەرروکی نەوت و گاز بێ هەرچی ناو ئەوەی کە بڵێ مەسوول مەبەسم کەسی یەکەمە بەدەست ئەوانەوە ینی لە هەموو دنیاشەوەیە کەسی یەکەم ینی بڕیاردەری سەرەکی دەبێت کەسی یەکەم زیاتر ئاگاداری لە وردەکاریەکانە کەسی یەکەم تەنزیمی ئەو دامەزراوە دەکە کە لەوەیە لەبەرە ئۆتۆماتیکیان کامان هەمووی بەدەست پارتیەوە بێ بێگومان ینی ئەوە حقیقەتێک بەڵامی وەکیەکی تیشتمانی وەکار نین بۆی کە پارتی ئاوای لاتووە سەرۆکی هەموو شتەکانە وەکو تۆ دەڵی سەرۆکی ئابووری نام سەرۆکی ئەمنی ناجامە ئەمەش قسەیەکی حەز ناکەم بچینە ئەو وردەکاریانەوە بڵێ هۆکارەکان چێ بەڵام کە حکوومەت پێکێنرا دوالایەن کە بەشدار بوو لە حکوومەتە لە حکوومەتیان پەیوەندی بە ڕابردووە نا پەیوەست بوو بە ئەم جارە پەیوەست بوو بە پێکێنانی حکوومەتێکی بنکە فراوان یەکێتی بەو یەکێتی پێشنیار یەکێتی بوو کە حکوومەتی بنکە فراوان پێک بهێنرێ بەڵام شێوازی پێکێنانی حکوومەتەکە یان تەشکیلاتەکە بە دڵی یەکێتی نەبوو تەنانەت قسەیەکی کاک فازڵ میرانی بە پێکەنی ناوتی یەکێتیش قەیناکە دێت یعنی داوای لە یەکەین ئەوانیش دێن بوو ناو حکوومەتانی ئەتوانین بڵێن بە ناچاری یەکێتی بەشداری کرد لەو کابینەدا بەڵام هەندێک شانڵان بۆی پێشترێ بۆی اتفاقی استراتیژیەوەیەکە ئەمەی ئەم جارە ڕێکەوتنی هەموو لایەنە سیاسەکان بوو ناکرێ ئەزان چۆنە ئێمە ناکرێ بڵێن خەتەی ئەم لایەنە بە تەنیا بێ ناکرێەوە بەو شێوە سیری وەزعەکە سپاس دەکەم دواتە گرێم وڵای بەرز مامۆستا تۆ ڕاتی لە سەبەرەوەی کەم دۆخە بە تایبەتی بە پێنج هێز سەرەکیەکە چارەسەر دەبێ یاخود بە وەکو کاگلەتیڤەوەی کە لە نەخشە ڕێگایەکەش چەندەوتی تایسە فەرمینێ بەڵام باسی دروستکردنی دەستەیەک دەکات تا هەڵبژارین داهاتوو لە پێنج سەرکردەکە ئەمە چارەسەر بوو ئەم دۆخە وڵای من لەمەگە بڕیار بێمە قسە لەسەر ئەم پرۆژەیە بکەین و ئەم دقیق ئێستا کاک لەتی باسی کرد سەبارەت بە بابرین کۆبوونەوەی بە هەر دەستەیەک پێک بێ لە هەر سەیەک سەرۆکی هەر سێلایەنەکە ئەمن واتە سەڵەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزمونێکی هەیە بۆی کە جێگری سەرۆکی هەرێم تاکو ئێستا لەوان بووە وەچەنە دەسەڵاتی هەبووە لە بەرامبەر بە سەرۆکی هەرێم ئەگەر بێت و سێلایانی تریشی بۆ زیاد ببێ ببن بە ئەندامی دەستەکە دەبێت دەسەڵاتەکە چەندە زیاد بێ من واتە سەوڕ ناکەم ئەمە قەیرانەکان چارەسەر بکە چارەسەری قەیرانەکەنەوەی کە زارێک کە بینینەوە ئێمە سەرۆکاتی هەرێم ملکەتی چوارچێوەی سیستەم بکەین و لە پەرلەماندا لە ڕوانگەی پرۆژە یاسایەکەوە ئەمە گۆڕانکاری کەدا بکرێنی تۆ حالەتێکت هەیە کە پێی دەوترێ چوارچێوەیەک هەیە لە دەرەوەی یاسایە ئیدارەدانی سەرۆکایەتی هەرێم هەیە لە دەرەوەی پرینسیپەکانی دموکراتیە ئێمە بین جارێککە ئالێتێکی بۆ دابتاشین ڕێکی بخێن لەگەر ئەم حالەتەی کە هەیە نەک ئەم تەسلیمی سیستەم بکەین هەنی میکانیزمێک ڕێک بخێن بۆ ئەوەی ئەم حالەتە بکەین بە ئەمری واقع و بۆیەکی قانونی بەبەردا بکەین پێم وانی ئەمە بتوانێت قەیرانەکان چارەسەر دەکە و چارەسەرکردنی قەیرانەکان لە گۆڕانکاریدا لە هەرز سەرۆکایەتیەکەی هەرێم و جارێککە قسەکردنە لە پرسی سەرۆکایەتی هەرێم لە چوارچێوەی یاسا و پرینسیپەکانی خۆیەوە ئەوە مواتە سەوڕ دەکەم 2000 جارێککە ئێمە بە حالەتێکی ترماندا دەبا شێوازێکی سەرۆکایەتی دروست دەبێ ئەم لایەنە کە بەشدارن لەم دەستەی تەنها بە شێوەیەک لە شێوەکان ڕژمی ڕەخنە و ناڕزاییەکان دابەش دەبێ بەڵام لە دەسڵاتەکاندا تەنها قۆڕەخکاریەکە لە شوێنی خۆیدا دەمێنێتەوە زۆر باشەی پێ دوای کێشەکە چۆن چارەسەر دەبێت تایبەتی
سەرەتاکە کێشەکە لە قەیرانی سەرۆکایەتیەوە ڕوویدا؟ بزنی مۆزوعەکە چۆنە من پێم وایە دەبێت نیشتمانی کوردستانش لەو مۆزوعیدا هەندێک دەقیقتر بێ بەڕاستی کە ئێستا لە سەرەتاوە لە پەیامەکەی جەنابی بەرزانی ئەوە هاتەکایەوە کە قسەکردن لەسەر هەر سێ گۆڕانکاری لە هەرسێ سەرۆکایەتیەکە هەبێ من پێم وایە دەبێت لایەنەکانیش پێدا بگرن بۆ ئێمە بەرجەستە بێت لە مەیدانی واقعدا. پارتی دموکراتی کوردستان هێشتا بە ڕسمی ڕای نەگەیاندەوە کە پەشیمان بۆتەوە لەو خاڵەی و پێش ئەوەی کە پارتی دموکراتی کوردستان ڕای بگەێنێ لەوەی کە پەشیمان بۆتەوە ئاماژە هەیە بۆی کە پەشیمان بۆتەوە لایەنەکانی کە پێشی نەکەون بۆ ئەوەی کە بێنام حالەتە چوارچێوەیەکی بۆ ڕێخەن بۆی کە پەشیمان بوونەوەکە بکەن بە ئەمری واقع و بێن ئالێتێکی بۆ دابنێن ئەم حالەتەوە خۆی بێنێتەوە بۆی کە دەستەیەکی بۆ دابنێن و دوجار لە غێری بەرپرسی دەستەکەی خۆ بەتەکی دەبێت بەرپرسی دەستەکە هەر ئەم سەرۆکێکی هەرێمەی ئێستا بێت کە بە نایاسایی سەرۆکی هەرێمەکانی کە بن بە ئەندامی دەستا و ئێمە ئەزمموی جێگری سەرۆکی هەرێمان هەیە لە ساڵانی ڕابردوو لەو قۆناغەش کە سەرۆکی هەرێم یاسایی بوو دەبینین دەسەڵاتەکان بە زۆری لە تاکە کەسێک کە سەرۆکی هەرێمە خڕ کرابەوە و زیێگرەکەی دەسەڵاتی نەبوو زۆر پێ بۆ کۆی کایەکانی پارتی سەرەکی پەشیمان بۆ تۆ دەڵی پەشیمان من بە ڕسمی نەمبیستوە کە پەشیمان بووبێتەوە بەڵام ئاماژەکان کاتێک گۆڕانکاریەکان دەکرێت وە زوومەکەی زۆربەی خسووتە سەر سەرۆکاتی پەرلەمان و قسە لەسەر سەرۆکاتی پەرلەمان دەکات کە گۆڕانکاری تێدا بکرێ و کەمتر ئەمە دێتە بەرباس لە ئەدەبیاتی یان لە ڕێگەیاندنەکانی پارتی دموکراتی کوردستان و لە دوانەکانی بەرپرسانیان سەبارەت بۆ پرسە. بەڵام لە چی پەشیمان بۆ تۆ بۆ نمونە لە کوێی پرۆژەکە یانی ناخۆی پرۆژە نەبوو ئەو پەیامەکەی جەنابی بەرزانی پەیامێک بوو بۆ ئەوەی کە بێتە دەواازەیە گوام دەواازەیە ئەگەر لەبیرت بێ هەموو لایەنە سیاسەکان پێشوازی گەرمیان لێکرد و ناوێنە کۆمەڵی ئیسلامی هەر لە زووەوە پێشوازی دەکردوە پێشوازەکەش لەسەرەوە ئەساسە بوو کە هەر سێک سەرۆکایەتیکە بە یەک پاکێت بێنە سەرمێزی گفتوگۆ قسەیان لەسەر بکرێت لەو ڕوانگەیەوە ینی ئاماژەکان و ئاماژەکانی ڕاگەیاندن و بەرپرسانی پارتی زیاتر زوومی ئەم گۆڕانکاریانە زیاتر دەخەنە سەر سەرۆکاتی پەرلەمان و کەمتر با بڵێن دێنە سەرەوەی کە قسەیە بکرێت لەسەر سەرۆکاتی پەرلەمان و میکانیزمی بۆ دابدرێنی کاتێک کە دەکرێت سەرۆکی پەرلەمان بدرێتە فڵان لایەنی جێگروایی لێبێ کەمتر بە عقاری ئەوەدا دەڕۆن کە زەرورە ئێمە دەرچەیەکی بۆ سەرۆکایەتی هەرێم بدۆزین. سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دووار پێگرینەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوەلاتان لەگەڵمان. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاکاروانە گەربگەڕینەوە لای بەڕێستان سەبارەت بە ئەوەی کە تاکو ئێستا لایەنەکان بۆچی مەسەل لەسەر بۆچوونێکی هاوبەش بۆ ئایندەی چارەسەرکردنی کێشەکان ڕێگرین بۆ نمونە بە کۆبوونەوەی پێنجخۆڵی بە دەستەی پێنجخۆڵی بە نازانم کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان لە دەرەوەی حکوومەت و پەرلەمان چارەسەر دەبێت هۆکاری چیە کە تاکو ئێستاش دوای زیاتر لە دو ساڵ تاکو ئێستا لەسەر بۆچوونێک کە ڕێگرین بۆی کێشەکان چارەسەر بکرێن. بەڵێ وەکوتم من لە جاری پێشاوتم هۆکاری ڕئیسیەوەی ویستی پارتی دموکراتی کوردستانە ئەم دۆخی کە ئێستا هەیە بەردەوام بێ
بەداخەوە ئەم ویستەی پارتی دیموکراتی کوردستان بۆی چۆتە سەر لەبەرەوەی ئێمە و لایەنەکانی تر نەماتوانێت یەکدەنگ بین یەکهێز بین ڕوبەڕووی پارتی دیموکراتی کوردستان بینەوە بۆیە تا ئێستا ئەم دۆخە بەردەوامە گینا هیچ شتێکی تر نییە. باشە بۆچی یەکدەنگ نابن ینی کێ خەتابارە لەم چوار لایەنەی کە پێشتر پرۆژیانێ بۆچی یەکدەنگ نابن ئەمە چ پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوەیە؟ وڵای واکرێت لە هێز و لایەنە سیاسەکان من بۆ خۆمەوەی لەسەر مەوەکو بستنەوەی گۆڕان ئێمەوەکو بستنەوەی گۆڕان لەسەر هەمان ئەو مەبادیانەی کە پێکەوە لەگەڵ سێلایەنەکەی تر پێشکەشمان کردو بۆ تێپەڕانی ئەم دۆخە ئێمە لەسەر هەمان مەبادئ سوورین و هیچ تەراجوعێک لە بیر و بۆچوونی بستنەوەی گۆڕانە نییە. ئێمە بەردەوامی لەسەر هەمان مەبادی خۆمان ئەکرێت لە هێز و لایەنە سیاسەکانی تر بپرسێ بۆچی ئێمە نەمانتوانیوە. من بۆ خۆم لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە مانگی پێنجی ڕابردوو ڕێککەوتنێکمان کرد بەداخەوە ڕێککەوتنەکە تا ئێستا خاڵی لێ بەجێبەجێ نەکراوە کە ئەکرا ئەم ڕێککەوتنی ئێمە یەکێتی هەنگاوێکی باش وایە بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان کە کۆمەڵی ئیسلام و یەکگرتووی ئیسلامی کوردستانیش پێشوازیان لێگرت جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە باشکرا دژایەتی ئەم ڕێککەوتنێ کرد. ئەنی ئەمە ئەکرا بکرایەتە خاڵێک بۆ تێپەڕانی ئەم دۆخە بەڵام بەداخەوە ئەویش هەر جێبەجێ نەکرا و ئەو پرۆژەی کە هەمان بوو لە پەرلەمانی کوردستان و کۆتم هەر چوارمان بە یەکەوە پێشکەشمان کرد بەڵام دواتر کەوتی نین فلان هێزوای کرد فلان سەرۆکی پەرلەمان نابووە دانیشتنی نۆزدەیابی بکردا فلان هێز بەشدار نەبوو کەوتی نەشکانی یەکتر بێەوەی بچین لە ئەسڵی مەوزوعەکە بکۆڵینەوە کاکە گیان ئەسڵی مەوزوعەکە ئەمە نییە. ئێمە بچێ حوزێرانمان پێکەوە تێپەڕان و هیچ کێشە نەبوو بەڵام لە نۆزدەی ئا بە دواوە پەرتەوازە بووین بینیمان پارتی دیموکراتی کوردستان پەرلەمانی داخست ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرد حکومەتی ئیفلیس کرد لەبەرەوەی هێز و لایەنە سیاسەکانی تریش بێدەنگ بوون. ئەم بێدەنگی هێز و لایەنە سیاسیەکانە کە ویست و خواستی پارتی دیموکراتی کوردستانی بەم ڕۆژەکەیانەوە کە ئەممان نەزانین ڕۆژێکی ڕەشەوە ئێستا ئێمە لە ناو کۆمەڵی قەیرانی قوڵان کە بەشێکی زۆری ئەم قەیرانانە دروستکراوی پارتی دیموکراتی کوردستانن ئەوان مەبەستیانە ئەم سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە ئێستا لای بارزانیە بەردەوام بێ هەتاکۆ ڕۆژەی بارزانانی لە ژیانە بێ ئەم پۆستە تەنها بۆ بێ و مەبەستیانە ئەو جمکە ئاساسیانەی تر کە وەکو ئەنجومەنی ئاسایش و سەرۆکی حکومەت و مەلەفی نەوتە تەنها لای خۆیان بێ و هێز و لایەنە سیاسەکانی تر تەنها بەڵێیان بۆ بکەن. ئێمە بەڵێی بۆ ناکەین هیوادارین هێز و لایەنە سیاسەکانی تریش بەڵیان بۆ نەکەن و ئەزمموی ئێمە لەگەڵ ئەم حکومڕانەی ڕابردوو بینیمان حکومڕانەیەکی سەرکەوتوو نەبوو و حکومڕانەیەکی فاشل بوو و نەیتوانی ببێتە جێمتمانی خەڵکی کوردستان و بەشی زۆری ئەم نامتمانێت لەلایەن خەڵکی کوردستان بەهۆی سیستەمە حکومڕانەکە کە سیستەمێکی سەرۆکاتی هەرێمی کوردستانە. ئێمە دیوانێکی سەرۆکاتی هەرێمی کوردستانمانەیە ئەمانەیە ئەم دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستانە نوێنەراتی خەڵکی نوێنەراتێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بکەن نەک وەکو دوێخانێک کەسایەتیەک وەکو دوێخانێک مامەڵی لەگەڵا بکە ببێتە هۆکاری بەرتەوازەکردنی نێوماڵی کورد هەر ئەندام و لایەنگیری هێز و لایەنێکی سیاسی کە ئیستقالاکە و بهێنە لای خۆی بیکا بە ڕاوێژکار ئەمە تەنها پەرتەوازەکردنی نێوماڵی کورد و هێز و لایەنە سیاسەکانی لێکەوتۆتەوە بۆیە ئێمە ئازاین دەستمان بۆچی مەلەفێک بردووە پێمان وایە ئەم مەلەفە کە مەلەفی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە سەرچاوی کێشەکانە تا ئەم مەلەفە حل نەکرێ هەر نەخشە ڕێگا و هەر ڕێگایەکی تر دامرێ بۆ چارەسەرکردن تەنها پینە و پۆڕۆی و نامانگەێنێ بە نەتیجە تەنها ڕێگە چارەشەوەیە چارەسەرکردنێکی قانونی دیموکراسی بۆ مەلەفی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سیستەمی حکومڕانی لە کوردستانە. بەڵێ زۆر باشە بەس وتت ئێستا لەو چوار لایەنە چەند لایەنیان پەشیمان بوونەتەوە بە ئەوەندەی کە بە ڕێزداگەداربی لە پرۆژەکانیان ئەو پرۆژەی سەرۆکایەتی هەرێم کە لە پەرلەمانەیە من هیچ لایەنێک تۆمەتبار ناکەم کاک حەکیم بۆی بڵێن فلان لایەن پەشیمان بۆتوانە من ئەڵێم ڕەنگە ئەمە پشتی ئێمەشی بەرکەوێ ئێمە و هێز و لایەنە سیاسەکانی تری کوردستان بەداخەوە یەکگرتو یەکهێز نەبووین لە ڕوبەڕبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان کاتێک پارتی دیموکراتی کوردستان دەرگای پەرلەمانی کوردستان داخا ئەمە تەنها کێشەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیە ناکرێ ئەمە تەنها بە کێشەی دوو حزب بزانین لە کوردستان پەرلەمانی کوردستان مەرجعی باڵای خەڵکی هەرێمی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان چۆن ئەتوانێت بە تەنیا قەرار بدە ئەم مؤسسە گەورەیە دابخە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە مؤسسەیەکی گرنگە ئێمامان نوێنەراتی خەڵکی کوردستان بکە لەلایەن کەسێکەوە بە ناقانونی بەڕێوە برێت چۆن ئەبێ هێز و لایەنە سیاسەکانی تری کوردستان بێدەنگ بن ئەنجومەنی ئاسایش کە ئەنجومەنێکی ئاسایش ئەبێت هەموو خەڵکی کوردستان متمانەی پێ بکە بتوانێت خەڵکی کوردستان پارێزێ بتوانێت خەڵکی کوردستان لە هەڕەشەی دەرەکی پارێزێ کاتێک ئەم ئەنجومەنە بە میزاجی حزبی و شخصی بەکارهێنرێت هێز و لایەنێکی سیاسی بەویستی پارتی دیموکراتی کوردستان قسە ناکات دێت
لانگرەکانی ئەگرێ ئەیانکا بە تیرۆرس خەڵکێنێتە سەر شاشە بەڵام دواتر هەر خۆشی ئازادیانەکە کەوابێ ئێمە دەستمان بۆ ئەم مەلەفە گرنگانە بردووە پێمان وایە سەرچاوی کێشەکان ئەم مەلەفانن ئەبێ ئەم مەلەفە گرنگانە بە نیشتیمانی بکرێت لە دەستی پارتی دیموکراتی کوردستان دەربکرێت ئەم بە تەنیا بە بستنەوەی گۆڕان ناکرێت بە پشتیوانی کۆمەڵ و یەکێتی و یەکگرتو ئەکرێت ئەگەر ئێمە یەکگرتو بین دڵنیاین ئەتوانین قۆناغە تێپەڕێنین دڵنیای ئەتوانین تەراجع بە پارتی دیموکراتی کوردستان بکەین کە سەرچاوی کێشەکانە بەڵام ئەگەر ئێمە پەرتەوازە بووین و یەکتر تۆمەتبارکەین ئەوە تەنها پارتی دیموکراتی کوردستان ئیسفادە لەم دۆخاکە و کردوشێتی من لە تەوەری یەکەمی قسەکانمان سپاس دەکەم کاک لەتیف سەبارەت بە مەسەلەی ئێوە وەکویەکێتی نیشتیمانی پەشیمان بوونەتەوە لە پرۆژەی خۆتان سەرۆکایەتی واللهی من بەڕێی من هیچ لایەنێک پەشیمان نەبووتەوە لەو چوار لایەنە بەڵام لەوانە شێوازی پەیامی یان خیتابی ئەم لایەنانە تۆزێک جیاوازی هەبێ ینی لایەن هەیە بە نەرمتر لایەن هەیە تونتر ئەگینە لە ڕووی پراکتیکی و عملیەوە یعنی هەر کاملان لەم چوار لایەنان ئەگەر پەشیمان ببێتەوە لەگەڵ پارتی و کوتاکان کۆ ببنەوە ئەتوانم پەرلەمان بە زۆرینە و ئەو یاسای سەرۆکاتی هەرێمیش بە بەرژەوەندی خۆیانە یەکلای بکەنەوە ئەمە یەکەم دووەم یعنی ئەگەر ببینین وەکو فراکسیونەکان هەمویان وەکو یەک تیم و بە بەردامی هەڵوێستەکانیان وەکو یەک وایە و هەڵوێستی حیزبەکانیش ئەوەی پەیوەستە بە پرسی سەرۆکاتی هەرێمەوە خۆ هەر ئەم نەخشە ڕێگای یەکێتی ئەوە کە سیر بکەیت دیارە کە لە هەڵوێستی خۆی پەشیمان نەبووتەوە دوو ئەگەری دانەوە ئەگەرێک ئەڵێ بالایەنەکان بڕیار بدەن لە بوودانانی کەسێک بەڵکات ئێوەش بە یاسایی نازانن سەرۆکێری خودی یەکێتی دەمێک خەڵێمەوەی کاک مەسعود بەسەر چووە ئەگەر سەیری میدیا یەکێتی بکەیت لە هیچ شوێنێکە ناڵێن سەرۆکیارێ ئەی دەڵێن سەرۆکی پارتی هەر ئەو شەیە بەکار نایەنن ینی مەگەر یەکی قسەیەک بکەوە بێڵێ بەڕێز بارزانانی ئەو ینی لە ڕووی میدیاوە لە ڕووی خیتابی سیاسی یەکێتیوە سەرکردەکان یەکێتی ئەو دەستەواژەیە بەکار نایەنن بەڵام هەڵوێستێکی نەرمەیە دووەم یەکێتی ئەڵێ ئەگەر ئەم لایەنە ڕێ بکەون کەسێک دابرێن بوو سەرۆکیارێم ئەمە خۆی لە خۆیدا ئێمە پەشیمان بوونەوە نییە دووەم بەدیلی دووەمیش ئەگەر لەسەر ئەوە ڕێنەکەوتن ئایام کەسە پارتی بێ یان حیزبێکی تر بێ یان کەسێکی بێلایەن بێلایەنەکان ڕێنەکەون با ڕێ بکەون لەسەر کەسی یەکەمەکان خۆ کەسی یەکەمەکانش دوای ئەمە هەر لە پەرلەمانە ئەبێ ئەم بڕیارە بدرێ بەبەستەوە ئەگەر سەیری نەخشە ڕێگای یەکێتی بکەیت هیچ نەک پاشگەز بوونەوەی پێوە دیار نییە بەڵکو بیر لە بەوردی بی لەوە دەکەم کێشە چارەسەر بکرێت باز دەوە دەکەن کە نەخشە ڕێگاکەی وە لە وردەکارێکی ئەوی تێدا مەسەرەن پۆستی سەرۆکی هەرێم بۆ پارتی بێ مەسەرەن سەرۆکی حکوومەت بۆ خۆتان بێ سەرۆکی پەرلەمان بۆ بزوتنەوەی گۆڕان بێ ئەمەش دووبارەش ئەزانی خۆی من بەڕێی من لە ڕووی میدیا و پەیامی میدیایەوە هەموو لایەنێک و هەموو کەسێک دەرەقەتی یەکێتی دێت یان ینی ئەو حەقە بەخۆی ئەدا چ جوورە هەندێک جار پرۆپاگەندەش دژی یەکێتی بکە لەبەر ئەوەی یەکێتی هەم بڕوای بە ئازادی دەربڕین هەیە دووەم ئێمە ینی ئەو مؤسساتەمان نییە ینی وەڵام دانەوە خۆ پێشماوەیەک گەرمەی میدیایەوە بۆ وتیان یەکێتی پارتی ڕێکەوتن گەرمەی میدیاەوە بۆ وتیان یەکێتی پارتی بە یەک تیم سەردانی لایەنەکان دیکە دەکەن گەرمەی میدیاەوە بۆ وتیان یەکێتی ڕازی بە کاک مەسعود هەر لە شوێنی خۆی بمێنێ بەڵام کە ڕەشنووسەکە بڵاو بووە دەرکەوت ئەمە بەڵام داوایان لێوە نەکردبوو کە دووخۆڵی کوردستان مەسەلە داواکردن شتێکی ترە و بەڵام ئیتر ڕەزامەندی و ئەوە شتێکی دیکە سپاس دەکەم مامۆستا کامران سپارەتش بێەوە یانی ئێوەش بەردەوام لەسەر پرۆژەکانی خۆتان لە مەسلەی یاساکە وڵی ئەو بابەتە و هەندێک بابڵێن خاڵی تریگرنگەوە پێم خۆش و کە لە کۆی ئەم گفتوگۆی هێنایەکایەوە یەکەم کۆمەڵی ئیسلامی لەو کاتەوە کە پەرلەمان تێکچوو و ئەو فاکتەرانەی کە پەرلەمانی پێتێک دراوە دۆخەکەی بەم دۆخەکەیاند کۆمەڵی ئیسلامی بەشێک سەرەکی بوو لە پێشکەشکردنی ئەو پرۆژەیە کە دوجار ئەم حالەتی بەدوودا هات ئێستا و لەو کاتەش کە داواکاریەکەی پێشکەش کردووە
هیچ شتێک لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامیدا نەگۆڕاوە گەرموگوڕیەکەی هیچی کەمتر نییە لە گەرموگوڕی باش زۆر باشی قسێکە لەوەدا سەوڕ دەکەم گرفتی من لەوەیدایە یەکەم من پێم وایە یەکێترین نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و ئەم لایەنە بگەن بە نەتیجەیەکەین ئەمە تایبەت نییە بە گفتوگوی ئەم پێچقۆڵی ئەم لایەنە لە هەرێمی کوردستان ئیرادەیەک هەیە ئیرادەیەکی دموکراسی ئیرادەیەکە قبوڵی ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتی هەیە و ئیرادەیەکی پێچەوانە بیر دەکاتەوە ئەم پێم وایە جارێکمە بێنینەوە بەم شێوازە تەصنیفی بکەین نەک پێمان وایە ئەمە تایبەتە بە عینادی گۆڕان تایبەتە نازانم بە شێوازێکی تری پارتی واتە دابەشکردنی ئەم ناکۆچیانە لە بینی هەردوو هێزی سیاسی ناوی لەم مەوزوعانە دەزەق بکرێتەوە من پێم وایە نادادگەریەک و ناواقعیەک هەیە لە پۆلینکردنەکە پۆلینکردنە حەقیقیەکە ئەوەیە کە ئیرادەیەک لە هەرێمی کوردستاندا قەناعەتی بە دەستەوەدەستکردنی دەسەڵات و قەناعەتی بە سیستەمی دموکراسی هەیە و لە بەرامبەردا هێزیشتر هەیە ئەم قەناعەتەی نییە ینی ئەم تەصنیفە زۆر گرنگەوە پێشم وایە یەکێترین نیشتیمانی کوردستان و هەر چوار لایەنەکانش بە ئەندازەیەک بەم شێوازە بەو ئاڕاستە پۆلینەوە بڕۆن نەک تعریفێک بدەنە ئەم ململانە نەکە تعریفی حەقیقی خۆی نەبێ ئەمە گرنگە خاڵشتر سەبارەت بەم پرۆژەیە ئێمە ئەگەر تۆ تێبینیت کردوێ کاتی خۆی لە 2014 پرۆژە لەسەر پاکێجەکانی ئەفۆن 2011 سەر پاکێجەکانی سێلانەکەی ئۆپۆزیسیۆن دواتر پرۆژە بۆ هەموارکردنەوە یاسای سەرۆکاتی هەرێم پرۆژەکەی بینی یەکێترین نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئێستا ئەم پرۆژە یەکێترین نیشتیمانی کوردستانم بەردەوامی ئێمە پرۆژە هەیە بۆ ئەوەی کە دۆخی هەرێم چارەسەر بکرێ بەڵام تێکستی جوان بە تەنها داد و فریاد ڕز نییە بۆ هەرێمی کوردستان بەڕاستی هەرێمی کوردستان و هاوڵاتی پێویستی بە پرۆژەیەکە کە بەرزەستە بکرێت لە مەیدانی واقعدا من پێم وایە جارێک کردنەمە گەڕێک کۆبوونەوە دروست دەکرێتەوە کە ئایا ئەم پرۆژە چی ئیزافەیەکتان هەیە دەکرێت چی لێ بکەین جارێک کە هەرێمی کوردستان لە ئەنجامی ئەم گفتوگویانەوە قسەکردن لەسەر تێکست و دەقەکان چکە ئەگە تێبینێت کردێ پرۆژەکەی با بڵێن ڕێکەوتنی بزوتنەوەی گۆڕان و یەکێترین نیشتیمانی کوردستان هەر کۆمەڵی ئیسلامی زوو پێشوازی دەکرد هەر ئەو کاتەی با بڵێن بەشێکی لە زۆر لە ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی قەناعەتیان وا بوو کە ئەمە دوور نییە لە ڕوحێتی ئەو پاکێزانەی کاتی خۆی کە سێلانەکە پێشکەشیان کردووە سەبارەت بە دامەزراویکردنی هەرێمی کوردستان و کۆی ئەو ئاریشانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام گرفتەکە لێرەدا لە ئەوەی کە پێی دەوترێت لە بەرجەستەکردنی ئەم بابەتەدایە بۆیە من واتە سەوەڕ دەکەم ئەمە جارێککە ئەم با بڵێن ئەوەی کە پێی دەوترێ ئەم سێلایەنە ئەم چوار لایەنەی کە ئەم پرۆژەیان پێشکەش کردووە گرفتەکەی لەوەیدا لە پرۆژەیەکدا هاوبەشن و بە بەردەوامی زۆرێک لە باڵین ئەگە ناوی لێ بنێن شەرمنانەیە ناوی لێنمە زمانی جیاواز ئەمە حالەتێکی لاوازی داوەتە بەرامبەرەکەیان لەبەر ئەوەی ئەم سوار لایەنە لە غیری ئەم پرۆژەی بەولاوە هیچ هاوپەیمانەتێکی نووسراویان نییە هاوپەیمانەتێکی نووسراویان نییە و بە زمانی جیاواز مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە دەکەن بە تەکید وای کردووە کە زیان لە هەیمەنەی خۆیان و زیان لە کاریگەری خۆیان بەرامبەر بەم حالەتەدا دروست بکەن بەڵێ زۆر باشە بە سەبار بۆی کە پێشتر زۆر ئاڵوگۆڕ نەبوونی دەستەڵات چارەسەرنەکەنی کێشەکان دەبەستراوە بە مەسەلەی شەڕی داعشەوە ئێستا کە شەڕی داعش بەرەو کۆتایی دەچی پاسایەک ماوە کە هیچی تر مەسەلە ئێمە دامەزراوەمان نەبێ ئاڵوگۆڕی دەسەڵات نەکرێت بەداخەوە ینی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و هاوڵاتی ئاسایش ئەمە دێنێتە بەرباس لەبەر ئێمە هەمیشە لە ئیرادەیەک کە هەستکردن بە مەسئولیتی تدا بەرزەستە بێناگەن بە نەتیجە لایەنە سیاسیەکان و پارتی دیموکراتی کوردستانش سازش ناکە هەمیشە ئێمە دەبێت چاومان لەوەی بێ لە دوای شەڕی داعش لە دوای مەترسی دروستبوونەوەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە پێی بوترێ بێدەربەستبوونی هێزەکانی هاوپەیمانە لە هەرێمی کوردستان حالەتێک ئێمە ناچار بکاتەوە ئەمە لە سروشتی ئەدەبیاتی ئەحزابی سیاسی کوردی وایە ینی بە درێژایی ئەنفالەکان و قۆناغەکانی هەشتایەکان ناکۆچی هەبوو لە بینی هێز سیاسیەکان و شەڕی خوێناوی هەبوو لەو کاتێک کە هیچ شتێک لە ناوچەی ئازادکراو لە هەرێمی کوردستان نەبووە لایەنە سیاسیەکان بەری کوردستانیان دروست کرد من زۆر مەترسی ئەوەم هەیە لەو کاتێک کە تۆ کۆمەڵێک دەستکەوتی گەورە لە دەست دەچێت ئەو جارێک کە بێت و ئێمە بینەوە ڕێبکەینەوە لەسەر ئەو بابەتانە کە دەبوایە ئێمە پێشتر ڕێک بکەوتوانایە لەسەر ئەو پرسانەوە خۆ ئامادەکردنمان هەبووە بۆ شەڕی داعش بەڵام بەداخەوە ئێمە قەناعەتمان وایە جارێککە دوای شەڕی داعش و لە دوای لە دەستچوونی دەرفەتەکان و لە دوای دروستبوونی مەترسیەکان ناچارمە بکەن جارێککە پێکمان بێنەوە ئەمە بە حەقەت خاڵێکی زۆر نێگەتیڤ و خاڵێکی زۆر خراپە لە پرسی سیاستکردن لەلایەن لای پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتیش لای پارتی دیموکراتی کوردستان بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس کاکاروان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان کاتیشمان کەم ماوە سەبارەت بە مەسەلەی ئەگەر پێتان وایە ئەم دۆخە سیاسی و دارایی کە ڕووی لە کوردستان کردووە تاکەی بەردەوام بێ تاکو ئێستاش کە تا ئێستا هیچ مەسەلەن وادەیەک دیار نییە بۆ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان تاڵبژاردننی داهاتوو بەردەوام دەبێت تاکەی بەردەوام بێت
بڵێ ئەمە هیوادارین لە زووترین کاتامە چارەسەر بکرێ بەڵام بەداخەوە تا ئێستا ئەم ویست و ئیرادە بەهێزە لەلایەن زولانە سیاسەکانی کوردستان و نبینین کاکامەران ئاماژەی پێدا پرۆژەی جوانەیە هەمومان پرۆژەمان هەبووە لە 2011 هەمان بۆ ڕێککەوتنی ئێمە و یەکێتی بەویستی خەڵکی کوردستان نووسراوە پرۆژەکەی ئێمە و سێلانەکەی تر پرۆژەیەکی جوان و باش بووەوە بەویستی خەڵکی کوردستان نووسراوە بەڵام بەداخەوە ئەم ویست و ئیرادەیە سیاسیە لەلایەن بەشێک لە سەرکردایەتی ئەم هێزولایەنە سیاسیانەوە نبینین ئەگەر ئەم ویست و ئیرادە سیاسیە هەبێ ئەتوانین بەزووی ئەم دۆخە تێپەڕین بەڵام ئەگەر ئەم ویست و ئیرادە سیاسیە نەبێ دڵنیاتەکەم و ئینتخاباتی داهاتوش بکرێ ئەمە هەر ناگەین بە نەتیجە چونکە بە نەتیجە خۆ ئینتخابات زۆر لە معادلە سیاسیەکان ناگۆڕێ ئێمە 4 کورسی زیاتر ئەوان 3 کورسی کەمتر بۆی ئەمە نامانگەێنە بە نەتیجە ئەگەر ویست و ئیرادەیەکی سیاسی لە نێوان ئەو 4 لایەنە کە هاو هەڵوێستین هاودەنگین هاو پرۆژەین بۆ شێوازی حکومڕانی لە کوردستانە نەبێت بەداخۆ ئێمە ناگەین بەڕێکەوتن کورت و کرمانجی لە کوردستانە هێز و لایەنێکی سیاسی لە کوردستان ئەوێ کوردستان بگەڕێنێتەوە بۆ حکمی ویراسی و حکمی مەلەکی کە ئەمە لە 58 عراق کۆتای پێهاتووە و ئەمە خەڵکی کوردستان بە هیچ شێوەیە قبوڵی ناکە ئەبێت ئێمە و سێلانەکەی تر بە دەنگێکی بەرز بڵێن ئێمە بە هیچ شێوەیەک ئەم حکومڕانیەمان قبوڵ نییە کاکبەتی زۆر باسەوەی کرد کە گوایە ئێمە ڕێکەوین لەسەر شخصێک جاری کێشەکە شخص نییە من دڵنیاتەکەمەوە ئێمە و سێلانەکەی تر لەگەڵ لەسەر شخصێک ڕێک بکەوین پارتی و بارزانی بەم ویست و ئیرادەی خوانەوە دەستبەرداری کورسیەکان نابن بۆیە ئەبێ ئێمە یەک هەڵوێز بین خاوەن ئیرادەیەکی بەهێز بین بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم تەحەدای ئەم قەیرانەی کە ئێستا تووشی هێرێمی کوردستان بوو زۆر باشە بە زۆر بە کورتی بە زەرەنگە خەڵکی لە کوردستانە بێ و جۆرە حکومڕانی کە تۆ بە مەلەکی ناودوت پشتگیری بکە ڕەنگە پارتی لەگەڵ بەهێزەکانی تر لە ڕەنگە لە سەدای 50 خەڵک پشتگیری لێ بکە بەپێی نەتیجەکانی هەڵبژاردن بە هیچ شێوەیەک خەڵکی کوردستان پشتیوانی حکمی وراسی و حکمی مەلەکی ناکات پارتی دیموکراتی کوردستان کە تەنها 134 دەنگەکانی خەڵکی کوردستانی هەیە ما باقی خەڵکی کوردستان دەنگی بە ئێمە و هێز و لایەنە سیاسیەکانی ترداوە و بەشێک لەو دەنگانی کە بە ئێمە و لایەنەکانی تراوە لەسەر ئەساسی بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس دەکەم کاگلەتی زۆر بە کوردینی خولەکیش بۆ بەڕێز سەبارەت بە مەسەلەیەوەی نیازێکتان نییە دوو خۆڵی لەگەڵ پارتی ڕێبکەون دووبارە بۆ بەڕێوەبردنەوەی کوردستان بەر لەوەی لەسەر ئەوەی کاکەڕان وتی یعنی کە یەکێتیاڵێ کەسێک دابنڕێ ئەو بیانوە نەهاڵێ کە زۆر جار کادر و سەرکردەکانی پارتی هەندێک جار ئەڵێن ئێوە جرئەتان نیە کەسێک دەستنیشان بکەن ئەمە بە هێز و لایەنە سیاسیەکان ئەڵێ ڕخنەمان لێن مەگرن ئێوە جرئەتان نیە کەسێک دەستنیشان بکەن جا ئەمەی پرۆژە یەکێتی ئەو ئەگەر هیچ نەبێ و بیانوە ناڵێ سەبارەت بەوەی تر یەکێتی سوورە لەسەر ئەوەی هاوسەنگی و شەراکەتی ڕاستەقینە ئەمەش لەسەر بنەمای یەکریزی بە شێوازێک کە هیچ لایەنێک فەراموش نەکرێ بەڵێ مامۆستا تۆش چون دوایە بۆی کە ئەگەر بگەڕینەوە بۆ دواوە بۆ دوو قۆڵی یاخود بە سێ قۆڵ یاخود بە چەند قۆڵی کوردستان بەڕێوە دەبرێت من قەناعەتێکم وایە ئەگەر کاک با بڵێن نەتیڤش بۆی هەیە سەرنجی خۆی بێ لە کاتی خۆیدا خۆی بابەتەکە لێرەدا لەوەدایە پرۆپاگەندە دشت یەکێتی دەکرێت ئەم مۆزوعانم پێم وایە یەکێتی لەبەردەم بەرپرسەرەتێکی گەورەدایە و ئەم هێزوو لایەنە سیاسیانە بوون کە پێکەوە دەتوانم بڵێم بە ئەندازەیە قورسایەکی گەورەیاندایە یەکێتی کە جارێککە پارتی دموکراتی کوردستان بێ و هەڵکێشێکی گرنگ بخوێنێتەوە قسە لەسەر دووبارە بڵێ پەیمانی استراتیژی بکە ئەگوینە ئەگەر بەهاتبایە و ئەم لایەنانە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنێکیان پەرلەمانیان کارە بکردبایەوە پێمەوە بۆ کاتە سەنگ و قەرسایی یەکێتی لە مفاوەزاتەکان لەگەڵ پارتی سپاس دەکەم کاتمانەوە سپاس دەکەم بۆ بەڕێز مامۆستا کامەران باوانزادە نامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەروە کاگلەتی نێروی و تێبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی لە سودوی سەرەکی لەگەڵمان وەرە زۆر سپاس بۆ بەڕێز کاروانارشم ئەندامی زیباتی نیشتیمانی وستەوەی گۆڕان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ بینێدانی بەرز سپاس بۆ کارانەوە تا بەرنامەی